دانپێدانانەکەی کازم ساهیر ڕاستی و باسی تەعریب و یادگاری لە کوردستاندا. کازم ساهیر قەیسەری گۆرانی عارەبی لە نوێترین دەرکەوتنیدا پەردە لەسەر نهێنێکی کۆنی ژیانی لادەدات، یادگاریە کە تێکەڵەوە لە ئازاری جەنگ، سیاسەتی چەوتی ڕژێمی پێشوو، ئەو میهرەبانیە بێپایانەی لە گوندێکی دوورەدەستی کوردستاندا دۆزیوێتیەوە. دانپێدانانێکی مێژوویی کە چۆن ویستیان زمانی کوردی بسڕنەوە، بەڵام لادێنشینانی کورد بە دڵپاکی خۆیان وانەیەکی تریان فێری ئەم هونەرمەندە کرد. لە بۆدکاستی بەناوبانگی ئەیبی تۆڵکس کە ڕاگەیەنکاری ماراتی ئەنەس بوخەش پێشکەشی دەکات، کازم ساهیر بە دڵێکی پڕ لە ڕازگۆییەوە باسی لەو قۆناغە سەختە کرد کە جەنگ بەسەر ڕوخسار و تەمەنی داهێناوە. ئەو دەڵێت هێشتا تەمەنی نەگەیشتووە 20 ساڵان کاتێک ناچار کرا بچێتە خزمەتی سەربازی زۆرەملێ، خزمەتێک کە زیاتر لە 6 ساڵی تەمەن و گەنجێتی و هونەرمەندەی لە نێو دوو کەڵەواگردا بە فیڕۆداوە. بەڵام بەرلەوەی کازم ساهیر ڕەوانەی بەرەکانی پێشەوەی جەنگ بکرێت، دەسەڵاتی سەربازی و کاتەی بەغدا بڕیارێکی تری لەبارەیەوە دەدات، ساهیر ئاماژە بەوە دەکات کە بەهۆی هەبوونی بڕوانامەکەیەوە 3 ساڵ پێش جەنگ ڕەوانەی گوندە دوورەدەستەکانی کوردستان کراوە. لێرەدا کازم ساهیر دان بە ڕاستێکی تاڵ و حاشاڵ نەگردا دەنێت، ڕاستیەک کە ڕژێمی بەغدا وەک سیاسەتێکی چەپەڵ بۆ سڕینەوەی ناسنامەی نەتەوەیی بەکاری دەهێنا. کازم ساهیر دەڵێت ئێمەیان دەستنیشان کرد بۆ ئەوەی عەرەبیان فێر بکەین، بۆ ئەوەی وانە بە براک کوردەکانمان بڵێین، لە گوندەکاندا و تەعریبیان بکەین. ئەم قسانە سەلماندنی ئەو ڕاستیە مێژوویەیە کە چۆن دەسەڵاتی پێشوو قوتابخانەکانی کرد بووە چەکێک بۆ دژایەتیکردنی زمانی دایکی گەلی کورد. بەڵام پلانەکەی بەغدا بەو شێوازە نەڕۆیشت کە دەیانویست، لە جیاتیەوەی کولتوری کوردی کاڵ ببێتەوە. ئەوە کازم ساهیر بوو کە عاشقی مرۆڤایەتی و پاکی خەڵکی کوردستان بوو. کازم ساهیر بەشکۆوە یادگاری و ڕۆژانە دەگێڕێتەوە و دەڵێت بەڵام سوپاس بۆ خودا، ئەو خەڵکە سوودیان بە منیش گەیاند لە گوندەکەدا، بەو میهرەبانەی کە هەیەیان بوو منیش زۆر شت لەوانەوە فێر بووم. من عودەکەم لەگەڵ خۆم دەبردە و گرد و تەپۆڵکانە و دادەنیشتم ئاوازم دەنووسی. بیهێنە پێشچاوی خۆتان لە نێو قوتابخانەیەکی بچووکی دروستکراو لە قوڕ لە نێو چیا سەرکەشەکانی کوردستاندا، خەڵکێکی هەژار بەڵام دڵفراوان. مامۆستا گەنجەکەیان وا لێ کرد بوو لە جیاتی دەنگی تۆپ و تفەنگ گوێ لە دەنگی سروش بگرێت و مەزنترین ئاوازەکانی لەوێوە لەدایک ببن. ئەم گێڕانەوەی کازم ساهیر تەنها یادگاری دێرینی هونەرمەندێک نییە، بەڵکو بەڵگەنامەیەکی زیندووە لەسەرەوەی کە فاشیزم و سیاسەتی سڕینەوەی نەتەوەکان هەمیشە بەرامبەر میهرەبانی، کللتوری بەرز و دڵپاکی ڕاستەقینەی گەلی کورد شکست دەهێنێت. کوردستان نەبووە بە عەرەب، بەڵام توانی هونەرمەندێکی مەزنی عەرەب فێری مۆسیقای مرۆڤایەتی بکات. ئێوەش ڕای خۆتان لەسەر ئەم قسانەی کازم ساهیر پێ بڵێن چییە؟ تکایە لە کۆمنت بۆمان بنووسن. سەبسکرایبی چەناڵەکەمان بکەن بۆ بینینی ڕاپۆرتی زیاتر